کابینەی نوێمی حکوومەتی یاریێمی کوردستان بەڕاستی نابەرپرسیارە بەرامبەر بە ژیانی خەڵک قوتی خەڵک موچەی خەڵک با یەک بەڵگەی بچووک بخێنە ڕوو لە هەرێمی کوردستان نزیکەی 40,000 مامۆستا و فەرمانبەری گرێبەست موچەکانیان لە داهاتی ناوخۆ خەرجەکرێ کاتێک لە بەغداوە پارە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان نەهاتوە هی مانگی 11 ئەوانیش موچەی مانگی 11 ئەو فەرمانبەر و مامۆستایانیان بڕیوە واتە نەیان داوە واتە ئەو مامۆستا و فەرمانبەرانەی کە موچەیان لەسەر داهاتی ناوخۆیە ئەوانیش موچەی مانگی 11 وەرنەگرتووە ڕێک ئەمە بەڵگەیەکی زۆر ڕوونە کە کابینەی نوێمی حکوومەت لە هەرێمی کوردستان بەڕاستی هیچ قوتی خەڵکی بەلاوە گرنگ نییە موچەی خەڵکی بەلاوە گرنگ نییە و لەسەر هەمان سیاسەتی ساڵانی پێشووی کابینەی هەشتەم و 4 ساڵی ڕابردووی کابینەکەی خۆشی بەردەوامەکە ساڵ لایەن 9 مانگە 10 مانگە لە زۆرترین حاڵەتیا 11 مانگە طبعاً ئێمە پشتگیری میلەتی خۆمانەکەین پشتگیری لەوەکەین کە عەدالەت هەبێ پشتگیری لەوەکەین داهاتی خەڵک بۆ گیرفانی خەڵک و بۆ قوتی خەڵکی کوردستان بێ لە هەرێمی کوردستان دۆخێکی تەواو ناشەفاف لە ئارادایە نە پەرلەمانێک هەیە چاودێری داهات و خەرجی بکە نە ڕێگە ئەدرێت دیوانی چاودێری دارایی چاودێری و پشکنین بکە بۆ سەرچاوەکانی داهات لە گومرگەکان لە باج لە ڕسومات واتە هەر ئیدعا و بانگەشەیەکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان بۆ نەبوونی پارە بەڕاستی باتڵە و بێبایەخە چونکە هیچ پرۆسەیەکی چاودێری لەسەر داهات نییە لە کوردستانە ئێمە ناڵێن بەغداش زوڵم ناکا و بەغداش بەریە بەڵام لە ڕاستیە ئێمە لە هەرێمی کوردستان 4 وەزیرمان هەیە لە ناو حکوومەتەکەی محەممەد شیع سوودانیە ئەو 4 بەڕێزە بابێن پێمان بڵێن خەتاکە لە ئەستۆی بەغدایە هاوڕێکەیانە کە وەزیری داراییە ستەیفە یاخود خەتاکە خەتای سەرۆک وەزیرانەکەی ئەو 4 بەڕێزەیە کە لە ناو ئەنجومەنی وەزیرانن یاخود لە 100 خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە